یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئاسیا بەردەوامی هەیە و شۆرتەی عراقی لە دووەم یاری خۆی لە سەر یاریگەیانی هەولێر ڕوبەڕووی وەحدەی ئیماڕاتی دەبێتەوە لە کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی دووشەممە. شۆرتە دوایین ئامادەکاریەکانی لە سەر یاریگەی هەولێر ئەنجامداوە و چاوی لە سەرکەوتنە وەک تاکە نوێنەری عێراق. دوای یاریەکەمان کە بە یەکسانی لێ دەرچوین هەمومان ئاواتەخوازین باشتر لە یەکسانی بێت ئەنجامەکەمان لە بارودۆخێکی باشداین بە پێچەوانەی یاریەکە ئیستیقلال لە یاریەکە باش نەبووین ئامانجمان لەو یاریە سەرکەوتنە تاوەکو پێشەنجی کۆمەڵەکە بگرین هیچ پێکانێکمانە جگە لەو حاڵەتەی کە ڕارجاسم تووشی بووە لەگەڵ یاریزانەکان هەوڵ دەدەین ئاستێکی باش پێشکەش بکەین بە شێوەیەکی نایە بەدیار بکەوین سەرکەوتنیشمان لای خۆی گەورەیە. بێگومان یەکسانی لە یاری یەکەم پێم وانییە خراپ بێتن سەرەتای پاڵاوانتیە و تیپەکانیش لە ئاستێکی بەرزن خولی بەردەوام لە دۆخێکی جێگیر تەنها ئێمە نەبێت هەروەک دەزانی دۆخی وڵاتەکەمان چۆنا تەنها بە مەشق و یاری دۆستانە ناگەیتە دۆخێکی جێگیر چونکە یاری فەرمی نییە لەگەڵ ئەوانش داوا لە خوای گەورە دەکەین سەرکەوتومان بکات دەتوانین ئاستێکی باش پێشکەش بکەین ببینە جێگای ڕەزامەندی هاندەرانی عێراق و ستافی ڕاهێنەران و یاریزانان. سوپاس بۆ خوا ئامادەین بۆ یاریەکەی وەحدە بێگومان ئەو گەنجانە خۆیان باش ئامادە کردووە بۆ ڕووبڕوونەوەی وەحدە یاری دووەمە و گرنگی تایبەتی هەیە لای ئێمە کارمان لەسەرەوە کردووە 3 خاڵ بەدەست بێنین بۆ هاندەرانی شورتە. ونطمئن جمهور الشرطة إنه إن شاء الله راح نحقق 3 نقاط. یانەی شورتە لە کۆمەڵی یەکەمی خولیانە پاڵەوانەکانی ئاسیایە و ڕکابەری لەگەڵ ئیستیقلال تارانی ئێرانی و وەحدەی ئیماڕاتی و ئەهلی سعودی دەکات هەر چواریانەکەش خاوەنی یەک خاڵن و لە ڕیزبەندی یەکسانن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.